شەوی ڕابردوو بڕیارێک لە لیژنەی باڵای ئەمنی پارێزگای سلێمانێ دەرکرا تایبەت بە ئەو سوارڕەوانەی کە بێسەرەتان هەریەکە لە ئۆتۆمبیلی بێسەرەتا و ماتۆرسکیلەوە کە تابلۆی لەسەرەکە ئەم تابلۆیانە سەرەتایان نییە. ئێستا ئەو خاوەنی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتایانە هاتوون گر بوونەتەوە لە چەشەقامی سالەم. منەمێچمە لای ئەوان سڵاوتان لێبێ. داواکاری ئێوە چییە؟ ئەم شەو کاتونەتە ئێرە گر بوونەتەوە. وەڵڵاهی براکەم داواکاریەکان ئێمە ڕوون و ئاشکرایە. هیچ داواکارێکمان نەهاتوین زەخت خێنە سەر حکومەت. داوای ڕقەممان نەکردووە. ڕاستە ئەگەر داوا ڕقەمیشمان کردی بێ وتمان بە داوای یاسایی بە قانونی بە یاسایی داوامان کردووە. نەهاتوین بە شێوازێ داوای بکەین و ئارامی شارتێک بین. ئێمە شاری خۆمانە. ئەمە چۆن ئارامی شار تێگەین کەس لەگەڵ ئێمە لەگەڵ ئەم برانەکە ئەوەی گرت بۆتەوە لێرە هەمووی معاناتێکی هەیە هەمووی بەش بە حاڵی خۆی قەرزار بۆ لەسەری وەڵڵا هەیە ئاڵتونی بۆ فرۆشتووە وەڵڵا هەیە قەرزی بۆ کردووە هێشتا گەشتەوە بە نیوەی کە ئەم سیارە بیکرێتەوانێ وەڵڵا هەیە لە معرەزاتەوە کرۆدی هەفتا وەرەق بۆ نمونە دەفتەرێ لەسەرێتی بە قەرزێ ناوێتی لەوەش ئەگە بە دەفتەرێ سیارێکی ساکەوێت بە دەفتەرێک ئەگەری هەیە 30 وەرەقەی بە هەفتا وەرەقە تام دەقێ لە ژێرۆ بێ ڕۆژی بە 20,000. ئۆتۆمبیلەکەی تۆ چ جۆرێکە؟ من شاینەیە. چەندێکە پێیاوە؟ من 66 وەرەقەم پێیاوە. ئێستا چەندەکە؟ بە مدەش هێناوە تام دەقێش نیوێم پارەم سیارە وەڵڵا قەرزارم. قەرزاری؟ ئارێ خۆ ئاگادارە. زۆر سپاس بۆ بەڕێزێ لای تۆ گرفتەکەی تۆ ئەگەر چارەسەر نەکرێت ئێوە هەڵوێستان چێ بێ؟ وڵڵی هەڵوێستمان چێ بێ خۆمە ناوتین بۆ ئاژاوەنانەوە بۆ تێکدانی شار باشە هەڵوێست ئێمە چیە بێ ئێمە تەنها داوامان لە حکومەتە شتێکمان بۆ بکە یعنی ڕێگە چارێکمان بۆ بدۆزێتەوە کاکە معقول نیە ئێمە ئەم هەموو نەفەرە ئەم هەموو خەڵکە ئەم زەرەرە بکات یعنی ئێمە لە پێناوی چی ئەم زەرەرە بکەین بۆ ئەم زەرەرە بکەین من شاینەیەکە 75 وەرەقم پێداوە ئێستا 50 وەرەقەش ناکە یعنی ئێستا بیفرۆشم 50 وەرەقە ناکە بچەنێ زەرەرەکە 25 وەرەقە زەرەرەکە من بە ماوەی 2 ساڵ ناتوانم 25 وەرەقە پێیاکەمەوە بەچی پێیکەمەوە ئەم زەرەرە یعنی ئەزایم من ئەگەر ئێستا سیارەکەم لێ بسەنێ بۆ ماوەی 5 ساڵی ئەوێت تا دێمەوە ئەم حەدەی ئێستام 5 ساڵی تر نامەم حەدەیە کە ئێستا لێ ئۆتۆمبیلێکە پێ بۆ ئۆتۆمبیلێکی ژمارە و پێ کە ژماری هەبوو پێشتر ئۆتۆمبیلێکی پیکابم پێبوو کە ئاڕم بوو بۆچی کردێ بەمە؟ ئیشم بە ئارمەکە ناڕۆژ باشە ئیشم بە ئارمەکەنەوە ڕۆشت و فرۆشتم هەستام کردم بەمە ئارمەکە ساری زیاتر بوو پێویستم بە پارە بوو وردم کردەوە کردم بە پارەم پێنەما ئێستا ئەمەشم لێ بسەنن هیچم بەدەستەوە نامێنێ 5 ساڵی تریش من بێ سیارە بمەگەرم لێ بسەنێ حکومەت. دۆسپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە هەیە ئەگەر هاوکارمێنەکان زێتەوە لە ئێسادا ژمارەیەکی زۆر لە خاوەنی ئۆتۆمبیلە بێسەرەتایانە لێرەن بۆ ئەوەی کە تۆ ئەگەر ئۆتۆمبیلەکە و لێ وەربژیرێت چیەکەی ئەتوانین جایزی ئۆتۆمبیل بکڕیتەوە؟ وەڵڵایەن مۆسە ساجی عەلی زڕوی سفرەگرێتەوە من چەند ساڵە ئیشەکەم لە 12 ساڵیەوە لە 30 ساڵیەوە بەخواوی بمناسێ زانێ هەرچیەکم کردو هەموو نیوە یان بۆ سیارە من برادرم ێ خوا ئاگادارە ئاڵتونی دەستی خێزانی فرۆشتەوەی تێگەی ئاڵتونی دەستی خێزانی بۆ فرۆشتوانی تۆ یەیت شانس ئەی بۆ هێشتا بیکڕم یەکەم جار بۆ ڕێگە و پێیان بیکڕم ئێستا لێم وەرەگریتەوە بۆ یەکەم جار ڕێگە و پێیان بیکڕم. باش یەکشت هەندێک لە هاوڵاتیان کە گلەی ئەوەیان هەبوو ئەوەن ئەم ئۆتۆمبیلانە بێسەرەتان واتە ژمارەیەشیان پێوە نییە کە تۆمار بکرێ ئیشی خراپی پێوە ئەکرێت تۆ لەگەڵ ئەمە یابوو وەکو خۆ باشە من شتێکەڵم بۆ لە یەکەم جارە کە ئەم سیارانە داغڵم وەجبێکی کەم بوو تێگەی ئەتوانی شتێکیان بۆ بکەی یان ئێستا حالێن ئەم دەکەش ئێستش درەنگیە تێگە ئێستش توانی شتێکیان بۆ بکەی نسبەت خۆمانە یام لە کامێرە غەڵەتێکم پێوە کرد مخالفەیەکم پێوە کرد بەسەر و بەسەر چاو ئەوە ماڵمە کۆتێکی ئاسایشم بەر هەموو شتێکم دیارە بڕۆ لێم سەنە وەرە لێم سەنە باش یەک پرسیار ئەگە غەڵەتێکم پێوە کرد یەک پرسیار لە تۆکە چی پێ و چ ئۆتۆمبیلێکی بێت؟ شاهینم پێ شاهینەوە پێ بوو باشە ئەو ئۆتۆمبیلێکی خێراشە لە هەمان کاتە تا ئێستا چەند لە کامێرەت داوە؟ وەڵڵی من ڕاست و دروستی من درۆ ناکەم یەک دوو جار لەوانەیە لە کامێرە ما بێ تێگەی بەڵام ئێستا حالێنم دەکەم مخالفی پێوە ناکەم نەوەڵڵا ئەگەر لە کامێرێکی ژا ئەو ڕقەمە خۆ ئێستا هەموو سەرجادەکان بۆ بە کامێری ئاسایش وایاننا هەموو غەڵەتێکی ئەگە غەڵەتێکی پێوەگرێت ئینسانی غەڵەت بە ئاسانترین شێوا دۆزرێتەوە تێگەی تۆ 75 دانە وەرەقە بە من سەرف کردو یاوتە بە سیارەیەک تێگەی ئێستا بوو یەکەم جار هێشتا من بیکڕم چیتان لە ئۆتۆمبیلەکان کردو ئێستا؟ وەڵڵی فەرقی نییە لە گەراجی حیزەکەی ئاسایش و مرورا بێت و لە ماڵەوە یەکشتا تێگەی لە ماڵەوە دام ناوە قەفڵم کردووە هەر خۆمنی من دوو برای تریژمە هانی
زەرمەند دەبین ماڵێک لە ماڵێک ئێمە بە سێ شایانی دیە هەرسێکیان لە ماڵەوە دانراون. هیچ هاوڕێکتان نەبوو کە ئۆتۆمبیلی گیرابێ ئەمڕۆ نابەست پێشتر لێوەرگیراوە بە ملیۆنە غەرامەدرا یان یەکشتی در تۆ لێرە حیزیەکەی باشە بۆ بە ملیۆنێک ئەمیتەوە کە حیزەکەی بۆ ئەمیتەوە بە ملیۆنێ ئەم ملیۆنم بۆ لێسەنی یەکجار لێم سنی یەکجار لێمان سن و تەواو یانەوەتاونە لە دڵە ڕاوشیانەوە لە دوێنێ شەوانەی یەک عایلە لێرە بەدڵی ساحەتێ نەخەوتووە هەمووی لە دڵە ڕاوشیەوە هەمووی لە ترس و لەرزا بووە. ئەی 75 وەرەقە لەم ڕۆژەیە کەم نییە تۆ وەڵای بە 10 ساڵێکەش 75 لەم ڕۆژیان نانیتەوە جێ خۆی. دەستەکانێ خۆش بێ بەڵێ ئەوەی کایبینن ئەمە خاوەنی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتایەنن کە زۆرینیان خاوەنی ئۆتۆمبیلی مەلیکە کە لە ناو هاوڵاتیانە بەم شێوەی ڕۆیشتو لەگەڵ شاهینە و ماجستان و ئۆتۆمبیلی دیکەشی تایەک تەنها ئەمانە نییە بەڵام ئەوەی کە زۆر ناوی زەقراوەتەوە لێردا ئەو ئۆتۆمبیلانن کە وەکو ئۆتۆمبیلی بەسەرەتا ناسێنراون و ئەمان هاتوون گلەی ئەوە دەکەن و گربوونەتەوە بۆی کە تایبەت بە بڕیاری دەست بە سەرداگرتنی ئۆتۆمبیلەکانیان بۆی کە داوا دەکەن حکوومەت چارەسەرێکی ئەم دۆخەیان بۆ بکات.